دوێنێ سوودانی لە تاران بوو، پێشتر نێچیروان بارزانی سەرۆکی هەرێم لە بەغدا بوو. ئەم جموجوڵە لە هەرێمەوە بۆ بەغدا و لە بەغداوە بۆ تاران بە مەترسی لەسەر خۆتان بیننیان پێتان وایە خزمەت بۆ بارودۆخەکە کە وەزعەکە لەبار بێ بۆ ئێوە. جمهوری ئیسلامی دەیەوێت وان نیشان بدات کە کێشەکە لەگەڵ حیزبە سیاسیەکانە. بەڕێی من کێشەی ئەسڵی جمهوری ئیسلامی لەگەڵ خودی هەرێمی کوردستانە. هەر بۆ یەکانێشە ئێمە دەکەن بە بەهانە بۆ لێدان بە درۆن و بە موشک و بۆەوە کە بیرروڕایی گشتی هەم ئێران هەم دەرەوەی ئێرانی پێ بەرەو بە لاڕێدا بەرن بۆ ئەوەی کە کێشەکان ئەم حیزبە سیاسیانە دروستیان کردووە. سەرۆکوەزیران عێراق و سەرۆکی هەرێم گوتیان دەبێت حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چەکدانێن. ئێوە وەکو کۆمەڵە ئامادەن چەکدانێن؟ بەدڵنیاییەوە نا، بەڵام بۆ ئەو کارە ئەمە تەنیا ڕوو لە کۆمەڵە نییە. کۆمەڵێک حیزبی سیاسی دیکە لە ئەم هەرێمە هەن. ئێمە جارێ شتێکی ڕسمیمان لەو بابەتەوە نەبیستووە، داوای کۆبوونەوەیەکمان لەگەڵ بکەن جیا لەو پەیامە کە سەرۆکی هەرێم بڵاوی کردوێتەوە ئێمەش بیستومانە هیچ داواکاریەک تاکوونێستەکانی لە ئێمە نەکراوە، داوای کۆبوونەوە لەگەڵ حیزب و لایەنە سیاسیەکان نەکراوە. ئەگەر ئەوە بێتە پێشەوە تەبیعیە کە چەندین لایەنی سیاسی کە لە کوردستانی ڕۆژهەڵاتە نفوذ و اعتباری کۆمەڵایەتیمان هەیە دادەنیشین، قسە دەکەین، قسەکانی ئەوان دەبیسین، تەرح و پێشنیار و ڕێگاچارەی خۆشمان دەخینە پێش ئەوان. بەڵام یەک پرسیار ئێستا کە دێتە پێشەوە بۆ هەرێمی کوردستان، بۆ حیزبەکانی، بۆ خەڵکی باشووری کوردستان ئەوەیە ئەگەر ئەوان دەڵێن بە ئێمە دەبێت چەک بن، ئەی دەوڵەتی جمهوری ئیسلامی بەو هەموو هێز و ئیمکان و ترۆریستانی کە لە کوردستانی عێراقا هەیەی وەزی ئەوان چی لێ دێت؟ تەزمینی ئەمنیەت و بوونی ئێمە بە چ شکلێک دەکرێت لێرە؟ ئەوانە پرسیار ئەوەن دەبێت جوابی پێ بدەنەوە. ساڵی 92 دووبارە تکرار دەبێتەوە لێرە لە ئەگەرێکی ئاوادا کە لێرە هەر سەرۆک عەشیرەتێکی چەکدارە، هەر حیزبێک چەکدارە، لەناو هەمووی ئەوانەیە بە حیزبهایە کە ئەو نەیارە گەورەشیان وەکو جمهوری ئیسلامی هەیە چۆن دەکرێت پیان بڵێت چەک بوون؟ ئەمنیەتیان، پاراستنیان، دواڕۆژیان، سەرنوشتیان و هەروەها ئەی خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات قەزاوت ناکەن؟ بۆ یەکانێ ئەوە باوەڕی من خاڵێکی زۆری گرنگە، تەنانەت شتێکە بە سەرنوشتی سیاسی حیزبە سیاسیەکانیش دێرەوە گرێ دەخوات کە چۆن لەگەڵ ئەم مەوزوعە معاملە دەکەن. باشە، ئەگەر ئێوە چەکدانێن چی ئەتان پارێزێ؟ عرضم کردی ئێمە تاکوون ئێستا نەخیاڵی چەکدانانمان هەیە نە ئەوە دەکەین، بەڵام ئەوانە پرسیار حاڵەتێکی ئاوهایەوە نیە حکوومەتی هەرێمەتان پارێزێ؟ نازانم، دەبێت ئەوە پرسیارە لەگەڵ خۆیان بکەین و ئەوەی کە عرضم کردی دەبێت بزانین ئەوان بە کە بێتە بواری عملی و پراتیکیەوە تەنها یەک حیزب نییە، 5-6 دانە حیزب هەن لەو منتەقەیەدا هەمویان چەکدارن، هەمویان هێزیان هەیە، هەمویان بارگایان هەیە. دەبێ بزانین جوابی ئەوان چی دەبێت، مەسەڵەن چەکدابنێن مەبەستیان چییە، چی بەسەر ئەو هێزە دێت. ئەوە کارێکی ئاسان نییە، ئەزمموی ئەوانەمان هەمووی هەیەەوە. من لام وایە تا ئێستش کە بەیەکەوە قسە دەکەین هیچ لایەنێک نە بڕیاری ئەوەی داوە نە بڕیاری ئەوەش دەدا کە تەسلیمی ئەو داخوازیە بێت. باوەڕمان بەوەیە کە دەسەڵاتێکی وەکو جمهوری ئیسلامی بە خەباتی چەکداری ناڕوخێ، دەسەڵاتێکی وەکو تورکیە یا هەر دیکتاتۆرێکی دیکە ئەوە بەڵکو بە خەباتێکی مەدەنی و جەماوەری و کە نەهایەتەن دەکا بە ڕاپەڕین. ئێستا پشتیوانی ئەمە ئێرانەکەن خۆپیشاندانە، ئەو خۆپیشاندانە نەتەنیا پشتیوان، ئێمە بەشدارین تێدا، ئێمە پشتیوانی نێن، بەشێکین لەو خەڵکە. ئێوەی کە لە کوردستانی ڕۆژهەڵاتە دەقەومێت، ئەوەی کە ئێمە 3 دانە لەم فاصلەی شۆڕشی ژیان ئازادیەوە تا ئێستەکانێ 3 دانە مانگرتنمان بانگەواز کردو و هەمووی جوابی ئەرێنی وەرگرتووە لایەن خەڵکی هەرێمی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانەوە. بەبێن و سەر باشووری کوردستان ئەگەر داواتان لێ بکەن چەکدانێن پێتان وایە مەرحەلەی دوای ئەوە چیە بێت؟ من پێم وابێ مەرحەلەی ئەوڵەکەی خراپە و بەدوای ئەوەدا شتی خراپتر لەوە دێتە ئاراوە. شتی خراپتر چیە؟ نازانم، دەبێت دابینین بۆ ئەو کاتە کە مەسەڵەن ئەوەی کە ئەوان داوایان کردووە یا ڕایان گەیاندووە، ئەوەی کە جمهوری ئیسلامی داوای کردووە لەوان، یەکەم ئەوەی چەک بکرێن، دووەم ئەوەی کە لە مەقەراتێکا کۆ بکرێنەوە، سێم ئەوەی بنێردرێن بۆ دەوڵەتی بۆ وڵاتێکی دیکە. پێتان وایە لە دوای چەکردنیش بژاردەی تەسلیمکردنی هەمووتانە بەشێک لە سەرکردەکانی ئەم حیزبانی ڕۆژهەڵاتی کوردستان بکرێت داوا بکرێنە لایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە؟ کۆماری ئیسلامی هەر لە سەردەمی تەوافقیان لەگەڵ سەدام حوسێنی شەڕی ئێران و عێراقا هەردوولا لە حولی ئەوەدا بوون، چه سەرکردەی باشوور تەحویلی ئێران بدرێتەوە، چه سەرکردەی ڕۆژهەڵات تەحویلی ئەوێ بدرێتەوە. لە ماوەی ئەم 32 ساڵەدا نەکراوە، لە ماوەی
چەند هەفتەی داهاتوویشدا کە کۆماری ئیسلامی لە بەرابەر ئاڵوگۆڕی گەورەدایە بە دڵنیاییەوە شتیوان ناکرێت. ئێمەش ئەوە دەسو پێ سپیلکە و دەسو پێ بەسراو نین کە بمانگرن و تەسلیمی ئێرانمان بکەنەوە. ئەوە شتیوا پێما بەشتیوا ڕوونادا. بابێنە سەرەوەی کە کۆمەڵە لە کۆنگریسەیە هیچێک لە خاڵەکانی پێم وایە کۆنگریسی هەڵە نەبوو، هیچێک لە خاڵەکانی باسیەوە کە ئێوە مافی پەنابەریتان نەبێ، ئێوە کوردستانی خۆتانە ئەبێت ینی وا تعبیرتان کردو ئەم کوردستانەی خۆتانە ئەبێ مافی پشتیوانیتان هەبێ، پشتیوانی بکرێن لە خەباتی نەتەوایەتی کورد لە پارچەیەکی دیکەدا وەنیە؟ دقیقەوە؟ بەڵێ ئەوە بەو شێوەیە لە کۆنگرێسی کۆمەڵەدا کە هەیەتای جۆراوجۆر تێدا بەشدار بوون، هەیەتێکی لەلایەنی یەکێتی نیشتمانیەوە بوو و شخصی مام جەلالیش لەو کۆنگرێدا بەشدارە، بەندێکی کە پەیوەندی بە بەرنامەی خودموختاری کۆمەڵێ بۆ کوردستان مناقشە لەسەر ئەوە دەکرێت. بەندێکی تێدایە کە لەو بەندەدا ئاماژە بەوە دەکات کە کوردەکانی دیکە لە کوردستانی خودموختارە دەتوانن بێن و لەوێ پەنابەر بن، پەنابەری سیاسی بن. مام جەلال لەوێ هەڵدەسێ قسە دەکا دەڵێ جا من ئەگەر داوای پەنابەری سیاسی بکەم داوا لە کوردستانی ڕۆژهەڵات بۆ دەکەم، دەچم لە فەڕەنسا داوا دەکەم. ئێوە نابێ ئەو بەندە لە بەرنامەکەتان نابێ، دەبێ بڵێن کوردەکانی بەشەکانی تر لێرە ساحب ماڵن. ئەوە تعبیرەکە لە ئەو بەندەوە تەغیریشی دەدەن. ئەوە ئەوە خۆیم کوردستانمان پێ نەبوو، دەبێت لێرە پرسیار بکەین ئایکوونی ناوەڵای من لێرە ساحب ماڵ نەبووین. بۆ یەکانی بەو لە حازەوە ئەگەر ئەو قسە بێنینەوە بیری خۆمان و ئەو ڕێنوێنیە بێنینەوە بیری خۆمان بۆ ئێستا، دەبێت سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان چاویان لەو قسەیە بێ و بزان ئەگەر بیان نەوێت ڕەفتارێک کردەوەیەک ئەوەی کە جەمهوری ئیسلامی داوای دەکات لەگەڵ قسەیەکە نزیکی 40 ساڵەوە پێشکراوە، ئەو دووشتە بخەنە تای ترازویەک و هەڵی سەنگێن بزانین ئێستا لەکوێ قەراریان گرتووە. سرگوێز کە بارگاکانی کۆمەڵی لێ لە دوای بردومانەوە ئێساوەزی چۆنە چۆڵ کراوە یان هەر وجودان ماوە؟ پێم وایە وجودان لەوێ نەماوە هێزی عسکەری شتەکانتان. بڵێ ئێمە وەختی خۆشی ئەو ئوردوگایەنەمان زۆرتر لەم ساڵانەی دواییدا بۆ بەشی منداڵ، بۆ بەشی بەساڵاتچووەکان، بۆ نەخۆش، بۆ کاروبارێکی بەڕاستی سیاسیش ئێمە خەڵکمان لێ وەرگرتووە. هێزی پێشمەرگە لە شوێنهای دیکەیە و ئێستەیش دوای ئەم هەڕەشە گوڕەشانەی کە ئەوان کردویانە بە دلیلی ئەو وەزیەتە شەرایەتێکی سەخت بە تایبەت ئێستش کە بەرەو زستان دەچین بۆ عایلەکانمان، بۆ منداڵەکانمان کە دەخوێنن، بۆ بەساڵاتچووەکانمان، بۆ هەمووی ئەوانە دروست بووە. بێڕەحمیەی جەمهوری ئیسلامی دەبێت جواب وەربگرێتەوە بەجێ ئەوەی زەخت بێن بۆ سەر هێزە سیاسیەکان کە لێرە خەریکن کاری سیاسیەکەن. بۆیە ئێستا بارگاکانی هەموو حیزبەکان تقریبەن چۆڵە و ئاوارەیەکی زۆر لە دەوروبەر دروست بوون کە ژن و منداڵی بێچەکن، خەڵکی بەساڵاتچوون، منداڵن لە مەکتەبەکانە دەخوێنن، نەخۆشن و ئەو فشار و زەختانە بە هۆی ئەو هەلومەرجە و کە کۆماری ئیسلامی دروستی کردووە. ئێستا بەگشتی ژیانی ئێوە لە ناو شارەکانی شارە مەترسیدایە؟ ئێمە نەکرد ئێستا هەر لە 92 ئێستا زۆر بووانی فشار. بەڵێ ئێستا ئێمە ئەو معلوماتانەی کە هەمانە لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستانە جەمهوری ئیسلامی خەریکی کاری خراپە، گروپای ترۆریستیان ناردووە و لە حولی ئەوەدان کە ترۆر بکەن، ڕفاندن بکەن، ئەو کارانە بکەن و تا ئێستا بەخۆشیەوە موفق نەبوون لەو کارەدا. بۆ یەکانی بەڵێ ئێمە کولەن ئێستا لە هەموو شوێنەکانە هەست بە مەترسی ئەەکەین و هەست بەواکەین کە جەمهوری ئیسلامی بیەوێت کارهایەک بکات کە هەم بۆ هەرێمی کوردستان خراپە، هەم بۆ بیرروڕای گشتی لە ئەو دیوی کوردستان کە ئەوان دەیانەوێ بەڕاستی کۆماری ئیسلامی بەشێکی ئەوەیە